هاوڕێیان سڵاوتان لێبێ لە هەلایەکەوە هاتوون سڵاو لە ئەندام و خۆپێشاندەرانی ڕەوەندی کوردی. ئێمڕۆ لە ڕێکەوتی 5/12/2024 هەساوین بە یادکردنەوەی شەهیدی قەڵام کاوەگەرمیانی. چەند ساتێکە وەسین بۆ ڕۆحی پاکی شەهیدی قەڵام کاوەگەرمیانی. زۆر سپاس. لەم ڕۆژەیە خوێنێک بە ناحەق ڕژێنرا، لەم ڕۆژەیە قەڵەمێک شکێنرا، لەم ڕۆژەیە دەنگێکی حەق کبکرایەوە لەلایەن دەسەڵاتدارانی سیاسی هەرێمی کوردستان بە تایبەت زۆنی سەوز. پیاوێک کە تەنها بە قەڵەمەکەی توانی ڕەخنە بگرێ لە سیستمی سیاسی، لە گەندەڵی و سکتێری سیاسیەکانی هەرێمی کوردستان، ئەوانیش بێڕەحمانە دەستیان چووە خوێنی کاوەگەرمیانی و شەهیدیان کرد. وەکو وتم ڕۆژێکی خۆش نییە هاتوون یادی شەهیدکردنی قەڵەم بەدەستێک ڕۆژنامەنووسێکەکەینەوە. هیوادارین ڕۆژێک بێت بۆ هەمیشە یادی شەهیدکردنی هیچ مرۆڤێکی کورد نەکەینەوە. هیوادارم ڕۆژێک بێت ئەم خوێنانەی کە ئێستا ڕژێن ببنە دواهەمین چۆڕی خوێنی مرۆڤە ئازادی خواز و کوردپەروەر و مرۆڤە کوردەکان و جارێکی تر داخ و ئەسەف نەچێتە دڵمان بۆ ڕشتنی خوێنی بە ناحەقی براکانمان کە بەدەستی براکانمان نەکوژرێن. ئامادەبوانی بەڕێز لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 11 ساڵ پێش ئێستا ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی تیرۆر کرا. هاوکات لەگەڵ ئێوەی چالاکوان و گەنجە خوێنگەرمەکانی داکۆک لە هەر 5 شاری لەندەن و ماندستەر و بێرمیکام و نیوکاسل و گڵاسگۆ لەسەر هەروەها لەسەر گۆڕی شەهید کاوە لە گەرمیان یادی ئەو کەڵە شەهیدە بەرز و پیرۆز ڕادەگیرێت. هاوزەمان لەگەڵ نارنی پاکی شەهید کاوەگەرمیانی 1000 درود بۆ گیانی پاکی شەهید شکری ڕێکانیش دەنێرین کە ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تیرۆرکردنی ئەو ڕۆژنامە نووسەشدا کە لە بەرواری 1/12/2016 چەتەکانی دەسەڵاتی جوودبنەماڵە دەستیان دەکەوێتە گیانی پاکی ئەو ڕۆژنامە نووسانە کە بەداخەوە دووبارە نابنەوە. نەفرەت بۆ بکوژانی هەموو شەهیدانی قەڵەم، نەفرەت بۆ بنەماڵەی بارزانی و تاڵەبانی و 1000 نەفرەت بۆ کۆیلە و ماساوچەکانیان. نەوتی وڵات دەردێنن 1000 جار کۆبوونەوە بەس خەڵک هەڵەخەڵەتێنن، دوایش لە ڕاگەیاندن لە دژی یەکتر دەخوێنن، دادگایش بووە بە داما خۆتان داشە جوڵێنن، هەر کەس قسەی حەق بکە دەیکوژن دەیسووتێنن، بەڵگەیش سەردەش عوسمان و کاوە و ویدار حسێنن، یان سۆران مامەحەما لە مێژوو ناویان دێنن. ئەمانە خوا ناناسن تا شەهادەی پێبێنن، قسەی خۆم دەکەم ئەگەر هەردوو چاوم دەربێنن، مادام لەسەر مینلەتە با لە دایکم بسێنن. زۆر سپاس بە خێرات نێمودانەکەم. لە 5/12/2013 لەبەردەم ماڵەکەی خۆیدا لەلایەن چەند چەکدارێک درایە بەردەرەجەی گولە کاوەگەرمیانی. لە ساڕۆژی شەهیدکردنی کاوەگەرمیانی بەدەستی ڕەشی بنەماڵەی یەکێتی و پارتی کە هەڵ ئەستن بە کوشتنی ڕۆژنامەنووسان و کەسانی بێتاوان. لەم یارەدا دژی کوشتنی کەسانی بێتاوان ئەکەین کە هەموو کەس گیانی لە مەترسیدا لە هەرێمی کوردستان. داواکارم لە خوای گەورە ئەو کەسانە بە تاوانی خۆیان بگەێنێ کە هەڵدەسن بەم کوشتارگەریە. زۆر سپاس. بەداخەوە کەوا ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی 11 ساڵ پێش ئێستا لە شەوێکی تاریکدا 5/12/2013 کاتژمێر 9 شەو چەند چەکدارێک ئەڕۆنە ماڵی کاوەگەرمیانی و لە دەرگای ماڵەکەیان ئەدەن. لەو کاتەدا دایکی دەرگاکە ئەکاتەوە داوا لە دایکی دەکەن کەوا بانگی کوڕەکەی بکە. دایکیشی بە دەنگێکی پرسۆزەوە دەڵێت کا وەرە کاری پێویستیان پێێتە.
لەو کاتەدا کاوای کوڕی دێتە دەرەوە بە بەرچاوی دایکیەوە چەکدارەکان دەستڕێژی گولەی لێ دەکەن شەیدی دەکەن کە بەداخەوە هەر لەو ساتەدا گیان لە دەست دەدا و هەروها کاوە گەرمیانی دوای خۆی خێزان و منداڵێکی لەدایک نەبووی بەجێهێشت کەوە پاش تێپەڕبوونی 15 ڕۆژ بەسەر شەیدبوونی کاوە گەرمیانیدا منداڵەکەی لەدایک دەبێت منداڵەکەی بەبێ سۆزی دایک و باوکی گەورە دەبێت و پاش 11 ساڵ بەسەر ئەو کارەساتە دڵتەزێنەدا ئێستاش کاریگەری لەسەر هەموو لایەکمان بەجێهێشتووە هێندە کارێکی قەزەونانە و درندانە بوو. سڵاوتان لێبێ هاوڕێیان ئەمڕۆ ئێمە وەکو ئەندام و چالاکوانانی ڕێکخراوی داکۆ کۆبووینەوە لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی هاوخەمی خۆمان بۆ هاوژین و کەسوکاری ئازادی خواز و دۆستانی ئەم قوربانیە دەردەبڕین یادی ئەم تاوانە و تاوانە قێزەونەکانی تر هاندەرمان دەبێت بۆ خەبات و تێکۆشان لە کۆتاهێنان بەدەسەڵاتی مافیاگەری و تیرۆر و ملحوڕی هەمومان شاهدی دەسەڵاتێکین کە پڕ لە کوشتن و پەلاماردان و هەڕەشە و نادادیە ئێستا دوای 11 ساڵ لە تیرۆرکردنی کاوە گەرمیانی دیمەنەکان لە کوردستان خوێناوی تر بۆ ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان ترسناکتر بووە کاوە گەرمیانی مێژوەیەکە لە ئەمفال و تابلۆیەک بە خوێن ڕەنگکراوە کاوە گەرمیانی خەمی گەرمیانیەکان دابوو کاوە گەرمیانی عەوداڵی دادپەروەری و زمانی ستەم لێکراوە و دەنگی ئازادی خواز بوو کاوە گەرمیانی جوانمێرێکی سەربەز و سەرپەڕیندی گەرمەسێر بوو. ئەم کاتتان باش هاوڕێیان زۆر بەخێر بێن کاوە گەرمیانی ڕۆژنامەنووسێکی بوێر بوو کە کارەکەی بەرجەستەی ڕۆحی ڕاستی و دادپەروەری بوو راپۆرتە چاو نەترسەکانی لەسەر گەندەڵی نادادپەروەری لە کوردستاندا وەکو میراتێکی بەهێز ڕۆڵی گرنگی ئازادیمان بیردەخاتەوە لە لێپرسینەوە لە دەسڵاتدا لە ساڵیادی کۆچی دوایی دڵتەزێنیدا ڕێز لە قوربانیدان و پابەندبوونی بە ئاشکراکردنی ڕاستیەکان دەنگرین ڕەنگە دەنگی کپ کرابێت بەڵام ئایدۆلۆژیاکەی بەردەوام ئیلهام بەخشە بۆ نەوەکانی ڕۆژنامەنووسان و داکۆکی کاران و دادپەروەران. سپاس دووبارە بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ ڕۆژێکی گەورەیە بەڕاستی ئێمە دوای ڕێبازی مامەکاواکەین و بەردەوامە بین ئەمە یەکەم و دووهەم خۆپشادامان نابێت ڕێزی سەر و نەوازش بۆ تەواوی شەهیدانی ڕۆژنامەنووسان دانوێنین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. ئەمڕۆ 11 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی شەهید کاوە گەرمیانی لەلایەن چەتەکانی یەکێتیەوە بەداخەوە لە ئێستادا لە هەموو کات زیاتر چەتەکانی یەکێتی و پارتی بەربوونەتە کوشتنی گیانی هاوڵاتیانی مەدەنی و کاسبکاران بۆ بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و بێدەنگکردنی هاوڵاتیان بۆ بێدەنگکردنی هاوڵاتیان لە بەرامبەر ئەو زوڵم و نادادیەی مافیاکانی دەسەڵات دەستیان داوەتێ. ئەم شەو لە خەوما کاوم بینی گەلە گورگێکی بەناو مرۆڤ چنگی تیژی لە خوێن نابوو تونند بینی گرتبوو چاونە ترس بوو ئازا و دلێر بوو وەک جاران دیسان هەرای ئەکرد و دەیگوت ئێوە بن خوێنی من تا ڕشت ئێوە بوون زەی و زاری ئەم وڵاتتان داگیر کرد مەسوولی دەست تۆ بەدکاری تۆ مەسوولی لە دزینی خوێنی من لە دزینی پارەی هەمومان.